ینی پێشی ئەو مەراسیمەی ئێرانە ڕێزلێنان ئەمە ڕێزلێنانی خەرکم وەرگرتیا هەستێکی زۆر گەورەم هەیە هەستێکی خۆشم هەیە شتێکی خۆشە لەبەرەوەی ئەتوو ئەمن بە درێژایی تەمەنی 54 سار زیاتر لە کاری هونەری لە هەفتاویەکەوە هەتا ئێستا بەردەوام بوویمە ئەوڕۆ دەبینی ڕێز لەو هەموو کارە هونەریانەی کەوا کردیتت ئەگەر درامایە ئەگەر شانۆیە کە کردیتت ڕێزەکە لێ دەگەن و ڕێزلێنانەکە لۆ دادەنێن ئەویش بەڕاستی شتێکی زۆر گەورە و خۆشە ئەگەر چی ئەمن دەمەوێت برێم ینی پێشی ئەو مەراسیمەی ئێرانە ڕێزلێنان ئەمە ڕێزلێنانی خەرکم وەرگرتیا کاتێک مەسەلەن کە دەچمە بازاڕی دەچمە مەسەلەن پیشانگای کتێب لۆ نمونە ئەو جێرانە ینی بە دەستە دێن پیرۆزباییم لێ دەکەن دەستخۆشیم لێ دەکەن ڕسمم لەگە دەگرن ینی ئەوە نیشانەی ئەوەیە کە ینی خەرکەکانمان بینەرەکانمان هونەر و هونەرمەندانیان خۆش دەوێتن زۆر سوپاس لە نێوان فەرهاد پاشا ممتاز پاشا ڕۆڵی کامیانت بە باشتر بەرجەستە کرد لە ڕوانگەی خۆتەوە لە ڕوانگەی خۆمەوە تەمان دوو کەسایەتی زۆر جیاوازە بابوو کوڕە هەمان ئەو کەسانەدا من بەخۆم بە قەنعەتی خۆم ممتاز پاشان پێ ئەوەتر بوو چکە سەربەستێکی تەواوم هەبوو بەس ئەگەر چی کاک حەسەن عەلی مەسەلەن دەرهێنەری درامایەکە و سیناریستی درامایەکە ئەو های پێ باش بوو و خەرکەشی زۆریش الحەمدوللا بینەران مەسەلەن کە تەمەشایان کرد گوتیانم هەستمان بە شتێکی وها نەکرد نەمازانی ئەتو فەرهادی بە حەقیقی فەرهادی ممتازی بە حەقیقی فەرهانی گۆڕانکاریەک نەبوو لەکنە من هەردووچی یەکە چکە ئەکتەر دەبی ئەو شتەی تێدا بیتن بتانیت ینی سبەینێ کەسە دەورەشی دیکەم بدەنێ من بە هەموو عشقەوە حەولە دەمکەوە بەرزەستەی بکەم مامۆستاجان دوو پێشنیارت بۆ بە لێ کادا گەردەلوول بەشی 5 و ئەدیابین بەشی 3 بەشداری کامیان دەکەی ڕەنگە قورسیش بێ پرسیارە گەردەلوول ئەگەر پێشنیاری وەت بۆ بێ ڕۆڵ لە گەردەلوول بەشی 5 ببینی یاخود یان ئەدیابین بەشی 3 کامیان هەڵدەبژێری هەردوو چاوی من لەبەرەوەی ئەمن کابرایەکەم خوڕەوشت بەرزم ڕێزی خۆمەگرم ئەمن بەشی یەکەم لەگە بەشی دووەمی ئادیابین کردە دەنا لۆ من گەورەیە هەر گروپەک هەر تەلەڤیزیۆنێک هەر حیزبەک هەر دەرهێنەرێک کە پێم برێتن بەشداری ئەو درامایانە ئەو فلیمەی بکە یان ئەو شتەی بکە ئەمن لە سەرم و لە سچای خۆمی دادەنێم بەس وەکو کەسایەتی خۆم ینی ئەگەر قسەک بکەم دەبتە بێئەدەبی ینی لەو کەسانە نیمە مەسەلەن ئەمن حسێبم کردێکەوە کاکە کۆنتراکتەکەم بەستایە لە بەشی یەک و بەشی دوو بەشدار بوویمە ئەگەر کاک حەسەن عەلی خان کە دەرهێنەر و سیناریستی درامایەکەی ئەگەر بێت و لە بەشی 3 و 4 هەتا ئەوانم لۆ ساغ نەبیتەوە ئەمن بەشداری هیچ شتێکە ناکەم دەنا لەکنە من زۆر ئاساییە